سڵەوتان لێبێ خۆشەویستان. لەم زنجیرە ڤیدیۆیەدا هەوڵ دەدەین کورتکراوەی زنجیرە کتێبێک بڵاو بکەینەوە. ناونیشانی کتێبەکەمان مەملەکەتی شەیتانە کە لەلایەن نووسەری بەناوبانگ ماکوان کەریم کاری نووسینی بۆ کراوە. ئامانجی نووسەر لە نووسینی ئەم کتێبە ئەوەیە کە چاواشەکارەکانی سیحر و جادوبازی ئاشکرا بکە. هەروها ئەم کتێبەی نووسەر باسی کۆمەڵێک ڕووداوی زۆر سەیر لە خۆ دەگرێ کە خودی کەسایەتی ماکوان کەریم بەشداری مەیدانی لەم ڕووداوانەدا کردووە و لە کتێبەکەیدا بۆمانی باز دەکا. و نووسەر دەڵێ کە ڕووداوەکانی نێو ئەم کتێبە لە ژیانی ڕاستیدا بەسرم هاتووە و تەنها ناوی کەسایەتیەکانی نێو کتێبەکەی گۆڕیوە، ئەویش بۆ پاراستنی نازنامەی کەسایەتی ڕاستەقینەکان. هەروەها کۆمەڵێک زانیاری زۆر لە خۆ دەگرێ سەبارەت بە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بابەتی جنۆکە و سحر و جادوبازیدا، و ئەگەر هەر تاکێک تووشی حاڵەتێکی لەو بابەتە بۆیەوە چۆن بتوانێ مامەڵەی لەگەڵدا بکە. ئەمانەی باسمان کرد زانیاریە گشتیەکانی کتێبەکەن. لەم ڤیدیۆشدا باسی بەشێکی بەرگی یەکەمی کتێبەکە دەکەین و بۆ تێگەیشتن لە تەواوی چیرۆکەکە دەتوانن بینەری بەشەکانی تری چیرۆکەکە ببن لە ڤیدیۆکانی پێش و ترماندا. بەڵام بیرتان نەچێت دەتوانن پشگیری زیاتریشمان بکەن بۆ بەردەوام بوونمان، ئەوش لە ڕێگەی لایککردنی ئەم ڤیدیۆیە، و دەتوانن سبسکرایبی کەناڵەکەشمان بکەن بۆ ئاگادار بوون لە هەموو چالاکیەکانمان. ئێستاش با دەست پێ بکەین. چیرۆکەکەمان بەم زۆرە دەست پێ دەکە. دوای ئەو یەکێک لە ماتۆر سوارەکان سپڕایەکی دەرهێنا و ڕوو دەم و چاوم پرژاندی قاچم قورس بوو. ئاگام لێ بوو بە قاشەکەی خۆم قاچیان بەستم و دوو شەقیان تێ هەڵدام. بەڵام هەستم بە ئازار نەکرد و خب بوو. هەستم دەکرد وەک خەونێ خستمیانە پشتی ئۆتۆمبیلێک. چەندێک بێهۆش بووم نازانم، بەڵام کاتێک چاوم کردەوە سرم زۆر قورس بوو. ئەوەندە ئازاری هەبوو چاوم هەڵ نەدەهات و بە قایشەکەی خۆم قاچیان بەستە بووم. دەستیشم بە زنجیر قوفڵ کرابوو لە شوقەیەکی سارد و سۆڵدا و قوفڵەکەش بە کۆ داخرا بوو. تەنها کورسێک و چەنوێنەیەک و ڕاخەرێک و جێگایەکی خەوی تێدا بوو. نازانم شوێنەکە کوێ بوو. خوێن بەلوتمدا دێتە خوارەوە و سرم ئازاری زۆرە. هەز دەکەم لە دوو لاوە شکاوە. پەردەکان دادرابوونەوە و نازانم کاتکەیە و نازانم بۆ چیش گیراوم. زۆر ماندووم و دیسان بێهۆش بوومەوە. و کە هۆشم هاتەوە دوو کوڕە فارسەکە لە ژوورەکەمدا بوون، ئەوانەی کە پێشتر لەگەڵیان بە شەڕدا هاتبووم کە لەگەڵ هێرۆدا بوون. یەکێکیان وتی ماکوان ئەبینی چۆن زەلیلی لە بەردەستماندا؟ ئێستا وەکو سەگ قوروسکەت لێ هەڵدەستێنم. خەریک بوون حەشیشیان دەکێشا و ئەوەیان کە لێم دابوو هاتوو بە ئارەزووی دڵی خۆی یەک زلەی لێدام و دیسان خوێنی لوتم بەربوو. من هیچ دەسەڵاتێکم نییە و بند کراوم و ناشزانم لەکوێم. هاوارم نەکرد چونکە زۆر توانای هاوارم نەبوو، وەک ئەوە وابوو بەنج کرابێتم. چارە نەما لە پڕ لە دەرگادرا. کەسێکی نەرویجی هاتە ژوورەوە و تەمەنی لە سلەکاندا بوو. کوڕە فارسەکان بەڕێزەوە وەستان و وتیان ئەوە ماکوانە. کابرای نەرویجی: ئەوە لێتان داوە؟ فارسەکان: بەڵێ لێمان داوە چونکە قسەی پێوتین. ئەویش تووڕە بوو لیان و دەری کردنە دەرەوە. کلێنسی بۆ هێنام و خۆی پاکی کردەوە ووتی ئاو دەخۆیتەوە یاخودنا. منش وتم دەخۆمەوە، بەڵام زۆریان لێداوم و پێویستم بە ئازار شکێنە. چەند ڕۆژە لای ئێوەم زۆرم برسیە. کابرای نەرویجی: ئێستا نان و ئازار شکێنت بۆ دەهێنم، بەڵام ئاقڵ بە و هاوکاریم بکە. با لەوە زیاتر ئازاری تۆ نەدەن و ئازاری ئێمەش مەدە. ماکوان: چیت دەوێ؟ پەیامەکەی تۆ چییە؟ کابرای نەرویجی: تەنها گوێڕایەڵیمان بکە. باشە؟ ماکوان: بۆچی وەرەسەر چی گوێڕایەڵیتان بکەم؟ کابرای نەرویجی: کە سەرۆکەکەم هات بۆ دڕوون دەکاتەوە. کەمێکی پێچ و ئەو کەسی کە بە قایشەکە لێمدا بوو هاتە ژوورەوە و کیسەی خواردنی بەدەستەوە بوو. بە دوایدا پیاوێکی ورگزل خۆی کرد بە ژووردا و یەک دوو پاسەوانی لەگەڵ بوو. دەستی کرد بە قسەکردن لەگەڵ کابرا نەرویجیەکە و وتی: ئەمەیە ماکوان؟ پیاوە ورگزلەکە: ئەمە بە کەڵکی ئێمە نایە و بەسەر و چاوی دیارە کە درۆمان لەگەڵ دەکات و ماندوومان دەکا. من دەڕۆم بە هیوای کاتێکی خۆش. قسەکانی زۆر کورد بوو و ڕۆشت و نانیان بۆ هێنام لەگەڵ ئازار شکێن و دەستیشم بە قوفڵ و زنجیر بەسترا بوو. خواردنەکەیان لە بەردەمم دانا و ڕۆشتن. ماکوان: بەچی بیخۆم؟ کابرای نەرویجی: بە تەنها لێرم، با یەک دوو کەسی تر بێنم بۆتی دەکەمەوە. ڕۆشت و کابراکەی کە لێدانی قایشەکەی خواردبوو لەگەڵ دوو فارسەکەی هێنا.
دەزانم هەمویان داغ لە دڵن و ئەگەر دەست بوەشێنم لەوانەیە بمکوژن. بیریشم لەوە دەکردەوە هەر چۆنێک بێت یەکێکیان بخنکێنم و چیش لەوەی خۆشم دەکوژێرێم. گرنگ ئەوەیە سەر بەسەر دەرچم. تەنها یەک دەستمیان کردەوە و نان و ئاوم خوارد لەگەڵ ئازار شکێنەکە و کەمێک بارودۆخم باشتر بوو. دوای تەواوبوونم دەستیان بەستمەوە. ئینجا بە فارسی دەستم کرد بە قسەکردن لەگەڵ ئەوەی کە لێم نەدابوو. بانگم کرد ئاغا هەمشری، من فارسم نەبینیەوە ئەوەندە نامەرد بێ، وەرە بزانم بووە لە من دەکەن. کوڕە فارسەکە: هیچ قسە مەکە، دەنا دەمت بە تێب دەبەستم، دەمت داخە. ماکوان: من بزانم فارس خاوەنی شەهامەتن، کەی دەمی کەسێک دەبەستن لە کاتێکدا بند کرابێت و دەستی بەسترابێت و خەڵکی یەک وڵاتیش بێ. کوڕە فارسەکە: بۆ تۆ ئێرانیت؟ ماکوان: ئای چۆن، من خەڵکی سنەم و باوک و باپیرم گڵباخیە و لە بنەماڵی مردووخی سنەییم. کوڕە فارسەکە: ئەی بۆ هێرۆوتی تۆ عێراقیت؟ لەم قسانەدا بووین کۆمەڵێکی تر خۆیان کرد بە ژووردا و لە ناو جانتایەکدا وا هەستم کرد هێروین و ئەو شتانی تێدا بوو دایانە دەستی فارسەکان و ئەوانیان ناردە دەرەوە. نەرویزیەک هاتە لای من و وتی: جگەرە ناکێشی بۆ داگیرسێنم؟ ماکوان: با بەڵام بە دەستی خۆم تامی هەیە بیکێشم. کابرا: ئاخر ناتوانم بیکەمەوە، تۆ ترسناک دیاری. ماکوان: هەرگیز بینیوتە پیاو لە پیاو بترسێ؟ کابرا: تۆ بە قایشێک منیش کوێر دەکەی، ئەوە هەمووی چەند ڕۆژێکە کچێکم لە دیسکۆ ناسیوە، ناشرینم مەکە با ئەویشم لە دەست دەرنەچێ. بە پێکەینەوە چوونە دەرەوە و شەو خەوتم لەسەر کورسیەکە و نوێژەکانم هەر لەسەر کورسیەکە دەکرد. بەداخەوە میزیشم هەر لەسەر ئەو کورسیە دەکرد چونکە چارەم نەبوو. شەو بە خەیاڵی خۆم هەڵسام بۆ نوێژی بەیانی. عەبدوڕەحمان و ئەو جنۆکەی کە لە باوکم دەچوو هاتنە لام و بە دەورمەوە تەماشایان دەکرد. منش ئایەتل کورسیم خوێن. عەبدوڕەحمان: ماکوان، هەز ناکەی ئێمە بۆ ئێستات باشین؟ ماکوان: ڕاست بڵێن لە کام تەرەفن ئێوە، لەگەڵ منن یاخود ئەولە؟ عەبدوڕەحمانش بە پێکەنینەوە وتی: بێگومان تەرەفی ئیماندارانین. ئەوانش بە هەردووکیان کۆدی قفڵەکەیان کردەوە و ئازاد بوون. کاتژمێر 5 بەیانیە. عەبدوڕەحمان و هاوڕێکی وتیان ئێمە دەڕۆین و دڵنیا بە لەوەی دەرەوە کەسی لێ نییە و بەهێ منی خۆت بڕۆ. ماکوان: ناوی شارەکە چییە کە منی لێم؟ عەبدوڕەحمان: بڕۆ دەرەوە و لە ئەدرەسی ماڵەکان دەیبینی و شار نییە بەڵکو لادەیە. بەلای سەبدا بڕۆ دەچیتە سەر جادەی 110، لەوێەوە دەگەیتە ماڵەکانی شاری ڕۆدا کە وای وت زانیم نزیکی شارەکەی خۆمم و نزیکەی 15 خولەک دوورم بە ئۆتۆمبیل. سەرەتا چوومە چێشخانەی شوقەکە و دوو چەقۆی لێبوو. هەردووکیم لەگەڵ خۆم هەڵگرت و چوومە دەرەوە و ژمارە و ئەدرەسی ماڵەکەم هەمووی لەبەر کرد و لە ڕێگادا نوێژەکانم کرد. هەروەک عەبدوڕەحمان وتی بەلای چەپدا ڕۆشتم و چوومە سەر جادەی 110 و بۆ کاتژمێر 9 بەیانی گەشتمەوە ماڵی خۆمان. لە خێزانم پرسی چەند ڕۆژە دیار نیم. خێزانیشم وتی: 3 ڕۆژە نازانین لەکوێ. خەڵک باوکی دەمرێ ئاوای بۆ ناکە. تو چویت بۆ کوێ؟ ئەوەی تۆ بناسێت تەلەفۆنم بۆ کردووە، کەس نەیزانیوە تۆ لەکوێ. تا ناچار ئەمڕۆ پۆلیسم ئاگادار کردوتەوە. سەر و چاوشت بۆ وای لێ هاتووە؟ چی بووە خۆشەڕ نەکردووە؟ ماکوان: خێرا پۆلیس ئاگادار بکەرەوە بڵێ هاتۆتەوە، تەنها لای هاوڕێکانی بۆ باپیری مردووە، بۆیە باری دەرونی باش نەبووە. بۆ ئێستا لە ماڵەوەیە و هیچ کێشەیەکی نییە. دوای هەموویت بۆ باز دەکەم. جارێ وەرە ئەو برینانم بۆ ساڕێژ بکە با بچم حەمامێک بکەم. خێزانم برینەکانمی بۆ شۆردم و بۆی پێچام. دوای خۆشۆردن چوومە ناو جێگا و چەند کاتژمێرێک خەوم لێکەوت کە لە خەو هەڵسام خەریب و دڵم ئەتەقی و نەمدەزانی چی بکەم. ماڵ و منداڵم پێچایەوە بۆ ماڵی غەزوورم. ئینجا گەڕام بە دوای هاوڕێ کۆنەکانمدا کە پێشتر لە کەمپ یەکترمان ناسی بوو. لەوانە سەردار و ڕێبوار و دوو هاوڕێی کۆنم بوون کە لە ساڵی 1998 بەیەکەوە بووین لە هەموو ڕێگاکانی قاچاغدا. هەردووکیان خەڵکی کەلار بوون و دەمزانی سڵیان لە هیچ نەدەکردەوە. بانگم کردن دوای چۆنی و چاکی هێشتا هیچم نەوتە بوو. سەردار وتی: بەخوا 3 ساڵە شەڕم نەکردووە، گیانم داوای شەڕ دەکا، پێم بڵێ ماکوان کێ وای لێ کردووی با بچینە سەری. ئەوی تریش هەڵوێستی مەردانەتر بوو. وتی: ئەوە کێ وای لێ کردووی ماکوان؟ من تۆ بناسم چەقۆیەکت بنێ دەرەقەتی 10 کەس دێ، ئەوە 1 کەس و 2 کەس نەبوون شەڕیان لەگەڵ کردووی. قسە بکە ماکوان کێ بوون؟ باسەکەم بۆ کردن و ئاگام لە سەردار بوو. وا تووڕە بوو لێوی خۆی دەگەزی. ئەوەشم پێوتن
کە ئێستا ئێمە هەمومان ماڵ و منداڵمان هەیە و لەوانەیە خوا نەخواستە شتێکمان لێبێ، بەڵام لە ئێستاوە بڕیار مەدەن. ئەگەر هاوکاری من دەکەن من مردم ئاگاتان لە ماڵ و منداڵم بێ و ئێوە شتێکتان لێ هات ماڵ و منداڵتان وەک ئەوانەی خۆ من و بگرە باشتریش دەیان پارێزم. ڕێبوار باسی شتی وا هەر مەکە، دەڕوین ئەژدادیان دەستوێنین و دەینەوە بە پشتیوانی خودا. پاشان عەرزم کردن دوو کەسی تریشمان دەوێ، ناویسن کەسێکیان پێوتم خۆشم دایانم ناسی و ڕەفیقیشم بوون، بەڵام هیچ بە دڵم نەبوون، ئازابوون، بەڵام بۆ کاتی خۆی 17 ساڵ لەمەوبەر ئازابوون، بەڵام پێدەچوو گۆڕابێتن. یەک کەسم شک دەبر کە هەڵەبجەی بوو و ناوی سەرحەد بوو، لە زیندان یەکترمان ناسی بوو لە تورکیا کاتی خۆی و 17 ساڵ بەر لە ئێستا لە نەرویجش یەکترمان بینیەوە. هەر ڕێز و خۆشەویستیمان بۆ یەکتر هەبوو. کەسێکی عەشایر بوو، منیش بە سروشتی خۆم عەشایرم، لەگەڵ خەڵکی عەشایردا نەبێ کەم هاوڕێیەتی خەڵک دەکەم، ئەویش لەبەر ئەوەی خەڵکی عەشایر کەمتر خیانەت دەکەن، ئەویش بە هۆکاری بنەماڵە و عەشەتەکەی و پەروەردی خانەوادەکەی کە عەشایرە. مەرزیش نییە هەموو عەشایرێک وابێ، بەڵام من بۆ خۆم ئەو تایبەتمەندیم هەیە. چوومە لای و باسەکەم بۆی کرد، خێرا ئەو دەستی کرد بە پلاندانان، ئەو پلانی دادەنا هەستم دەکرد من بۆ کاری ئەو دەچم. ماکوان کەی ترمان هەیە خۆت ئاسایی؟ سەرحەد حەبە هەولێری خۆمان نایناسیت؟ ماکوانی ژووتی نەخێر. سەرحەد ئەو شەوی لە تورکیا پارەمان پێ نەبوو لە زیندان ڕاممان کرد لە یابانچی، شوعبە بردینیە لای خۆی و 2 ملیۆن لیرەی داینیە و هاتین بۆ بیوک چەکمەجا. بیرم کەوتەوە باسی کێ دەکا، بەڵام نەمزانی لە نەرویجە. ماکوانێ ژووتی بەڕازیانی عەبدوڵڵا لێرەیە؟ سەرحەد بەڵێ لێرەیە و دوکانی پیزای هەیە. سەرحەد تەلەفۆنی بۆ کردو، ئەویش دوای ماوەیەکی کورد هات و سڵاومان کرد. سەرحەد عەبدوڵڵا ئەم کوڕە دەناسیت یاخودنا؟ عەبدوڵڵا ئەوە سوورەی خۆمانە، ئەی چۆن نایناسم؟ لە پاڵتاکیش قسەی زۆری پێوتم بۆ پێم وتووە من کێم، هەروتیەتی نادناسم. لە ڕاستیدا من نەمناسی بوو کە عەبدوڵڵا هەولێریە، ناوەکەی زۆر بێمەعنا بوو، لە پاڵتای خۆی ناو نابوو مەیخۆر. دەهات باسی ئیسلامیشی لە من دەپرسی. عەبدوڵڵا حیزبیەکی تۆخ بوو. ماکوان کاک عەبدوڵڵا ئێنا حەقم مەگرێ وەڵامم نەئەدایتەوە، وام دەزانی زەماعەتی ژووری شەڕە جنێوەکەی. عەبدوڵڵا ژووتی گوێی مەدەرێ کاک ماکوان گیان، مادام تۆ بە سەرۆکی حیزبەکەمان دەڵێی خوا لێی خۆش بێت ئەوە تۆ چاومانی. جارێکیان هەندێک بێئەدەب قسەیان بە سەرۆکەکەمان دەوت، تۆش لەو کاتەدا دیفاعت لێی کرد، لەو کاتەوە زۆرم خۆش دەوێت. ماکوان عەبدوڵڵا گیان تەنها لەبەر ئەوەی دیفاعم لێی کردووە منت خۆش دەوێ؟ ئاخر خۆ من لەبەر تۆ نەم کردووە، یان لەبەر حیزبەکەش نەم کردووە. ئەو پیاوە کەسایەتێکی کووردە بۆیە وام کردووە، مەرز نییە حیزبی بیت چونکە سەرکردەیەکە و مردووە. بە هەڵە و ساکەیەوە جێگەی شانازیمانەوەکو کورد، بەڵام من حیزبی نیم و لەبەر حیزب دیفاعم نەکردووە. عەبدوڵڵا ئەدی دەزانم ئەمن هەر کەس سەرکردەکەمانی خۆش بوێ منش خۆشم دەوێ. ماکوان تەماشای سەرحەدم کرد و پێم وت بە کەڵک نایە. سەرحەدش وتی لێی مەترسە ماکوانگیان لەسەر من. عەبدوڵڵا ژووتی چی بووە پێم بڵێن؟ سەرحەدش بۆی باس کرد. عەبدوڵڵا کاک ماکوان من بە کەڵک نایم، زۆر عیبە بۆت کەوا دەڵێ، من لە خزمەتت دام برام. ماکوان زۆر سوپاسم کرد و پێم وتن کات دیاری دەکەین، بەڵام زۆرم بەلاوە سیر بوو. سەرحەد کۆنە حیزبێکی تر بوو، ئەمی تریش سەر بە حیزبێکی تر بوو، نازام چۆن ئەوەندە هاوڕێیەتیان خۆش بوو. دوای بۆم دەرکەوت پێکەوە شەریک بوون. پاشان چوون بۆ ماڵی کاک مستەفا و هەموو باسەکەم بۆ گێڕایەوە و باسی ئەوم کرد کە نیازم هەیە کارێک بکەم کە زۆر ترسناکە. داوام لێ کرد هاوکاریم بکە بۆ ئەوەی هەرچۆنێک بێت هێرۆ بڕفێنم، با سەیران خانیش ئاگادار بێ و هۆکاری ڕفاندنەکەشی ئەوەیە کە ئەو کچە زانیاری لایە و تەنها ئەو دەتوانێت زانیاریم بداتێ. من ئەو کەسانە هیچ ناناسم و سەرەداوی من تەنها هێرۆیە بۆ دۆزینەوەی فارسەکان و نەرویجیەکانیش، زیاتر بە شەرحەوە بۆم باس کرد. کاک مستەفا وتی من لەگەڵتم، بەڵام با سەیران خان نەزانێت چونکە تەحملی ئەو قسانە ناکە. ماکوان پێم باشە ئەو بزانێت و ئاگادار بێت چونکە سبەینێ خۆی دەبێتە شاهید لەسەری. مستەفا چیت پێ باشە بیکە لەگەڵتم؟ 30,000 کڕۆنی بۆ هێنام و وتی با ئەوت پێ بێ، تۆ ئیشن نییە لە ئێستادا، ئێستا دەزانم پێویستیت بە پارەیە. لە ڕاستیدا منیش زۆرم پێویست بە پارە بوو، بەڵام کەمێ خۆم باداوتم شکر بۆ خودا هەیە، بەڵام بە زۆر دای بەسرمدا. سەیران خانم بان کرد و زۆر بە کەساسی باسەکەم بۆ کرد و ترسناکی کارەکەم تێیگەیان.
دڵم ئەلەرزی لەوەی تووڕەبێت و لێم قبول نەکە. کەسی هەڵوێستی لە کاک مستەفا باشتر بوو. وتی خۆم بانگی دەکەم و بیرفێنە. لە شارەکەی خۆمان تەکی سۆفیا تورکەکانی لێبوو. یەکێک لە سۆفیەکانم دەناسی خەلیفەی تەکیەکە بوو. منیش چووم بۆ لای. ماکوان دوو کوڕی ئازام پێویستە سایەقی باش بکەن و بەهێز بن و خاوەنی هێز و ماسوولکەی بەهێز بن، چونکە لەو کارانەدا تورک باشترن و متمانم بە عەرەب نەبوو، هەرچەندە زۆریش بوون، بەڵام تورکەکان نهێنی پارێزن و وەفاشیان باشترە لە هەندێک لە عەرەبەکان. حەوت تەلەفۆنی چاکم پەیدا کرد و کۆنفراسی سکایپم تێدا دامەزراند و هەموو کارە تەکنیکەکانم چاک کرد و ئامادەم کرد بۆ ڕۆژی دیاری کراو. لەگەڵ مستەفا و سەیراندا کات و پلانم دانا بۆ ڕفاندنی هێرۆ. ناوی ئەو جێگایان پێوتن کە دەیبەم، کە ماڵی کوڕێکی هاوڕێم بوو گەڕابوویەوە بۆ کوردستان. ماکوان وەرن دانیشین، خۆشتان گوێ بگرن و هەمووشی تۆمار دەکەم بە دەنگ و ڤیدۆ و ئەوانیش ڕازی بوون. ئەوان پێشوەخت چوون بۆ ئەو جێگایە و هەر لە شارەکەی خۆمان بوون. من و ئایدن و سولەیمان واتە دوو تورکەکە چوین هێرۆمان هێنا و خسمەنە نەوڤانێک و گەشتینە جێگای مەبەست. چۆنێتی هێنانەکەی ئاسان بوو، هێرۆ خۆی ئۆتۆمبیلی پێبوو. سەیران خان داوای لێ کردبوو بچێتە لای دەواجنێک، گوایە هێلکە دەکڕێت تا بێت بشوێنی دا و بیباتەوە. ئەو ناوەش سۆڵە و ئێمەش لەو ناوەدا بووین و دوو کوڕە تورکەکەش چونە نزیکی و گرتیان و خێرا فڕیاندایە ناو ئۆتۆمبیلەکە و هێنایە. منیش لە ناو ڤانەکەدا بووم بۆ ئەوەی نەترسێ. ماکوان هێرۆ ئارام بە و ئاقڵ بە، خێرا تەلەفۆنەکەم لی سەند و بە هەڕەشەوە پێم وت بانەت کوژم، تەنها دەمەوێت قسە لەگەڵ بکەم. پاشان سویزی ئۆتۆمبیلەکەیم لێ سەند و دامە دەستی ئایدن بۆ ئەوەی ئۆتۆمبیلەکەی هێرۆ بە دواماندا بێنێت. هێرۆ ئێمە بۆ کوێ دەچین؟ ماکوان بۆ ماڵی سەیران خانی پورت، عەلاگەیەکم کرد بە سەریدا و ڕەفادمە ژوورە و دامنیشان. هێرۆ ئەو کەی ماڵی سەیرانە؟ ماکوان با ئەوە ئێستا سەیران دێتە ئێرە. یەکەم پرسیار لێم کردوتم ئەو دوو فارسە ماڵیان لەکوێیە؟ من تەنها ئەوەم ئەوێ لە تۆ. ئەوەشی بەسرم هاتووە بۆم گێڕایەوە کە هەمووی لەسەر تۆ بووە، تا تۆڵی خۆم لەوان نەکەمەوە ناهێڵم بڕوویتە دەرەوە. بۆ زانیاریت کارەکەشم سربەخۆ نەکردووە، ئەوە کاک مستەفا و پوری شت لێرەن. هاتنە لامان و هەڵبەتە دوای ئەوەی ئەدرسی کوڕە فارسەکانم وەرگرت و دڵنیا بوومەوەی کە ڕاست دەکا، لە ئینتەرنێت ئەدرسەکەم لێدا ناوی هەردوو کوڕەکە هاتە سەری و ناویان بابەک و فەرهاد بوو. ئینجا سەیران خان قسەی زۆری وت بە هێرۆ و خەریک بوو پەلاماری بدا، بەڵام من نەمهێش. بە سەیران خان و کاک مستەفام وت بە هیچ شێوەیەک تەلەفۆنی نەدەنێ و ئاگادار بن نەهێڵن ڕابکە، چونکە گیانی ئێمە دەکەوێتە بەردەستی ئەو بێڕۆشتانە و دەمان کوژن. بە ئایدن و سولەیمانم وت کارم بە ئێوە نەماوە، بڕۆن تا کاتێکی تر یەکتری دەبینینەوە. لە ماڵی مستەفا پلانم دانا لەگەڵ عەبدوڵڵا و سەرحەد و سەردار و ڕێبوار. پلانەکە بەم شێوەیە بوو: عەبدوڵڵا بە بیانووی ئەوەی دەیەوێ مادەی هۆشبەر بکڕێ لە دەرگادەدا و کە دەرگاکە کرایەوە ئەو کات هەر چوارمان خۆمان دەکەین بە ژووردا. زۆر لە پۆلیس نەدەترساین، چونکە دەمانزانی ئەوانە هەرگیز پەیوەندی بە پۆلیسەوە ناکەن، چونکە خۆیان پاشەڵ پیسن. عەبدوڵڵا خۆی کرد بە موعتاد و باشی لێ دەزانی. لە دەرگای داووتی ئەدرسی ئێوەیان داومەتێ و من خەڵکی ئەفغانستانم و پێویستم بە هێزا یاخود ئینێرجی. ئەوانشی کە دەرمان بەکاردەهێنن پێی دەڵێن ئینەرجی. 1000 کڕۆنی گر بەدەستیەوە بۆ ئەوی نەڵێن پارەی پێنیە و تەماح بیانگرێ. وتی ئینەرجیم پێویستە و هاوڕێکی خۆتان منی ناردووە بۆ ئێرە. لەم قسانەدا بوو عەبدوڵڵا بۆ بچووکەی خۆی قژی گرت و لە دەرگاکە هێنایە دەرەوە. هەر ئەوەن دەمزانی سەردار باوەشی پەیدا کرد و خۆی و عەبدوڵڵا چوونە ژوورە و دەرگایان داخست. دوو خولەکی نەبر عەبدوڵڵا وتی وەرن ڕاکەن. هەمومان خۆمان کرد بە ژووردا، تەنها خۆی لە ماڵ بوو. لێم پرسی کوا هاوڕێکی ترت؟ ئەوی ژووتی لە دەرەوەیە. عەبدوڵڵا خێرا پانتۆڵەکەی لە پەیداکەند و ڕووتی کردەوە و جلی لەبەردا نەهێشت تەنها شۆرتێک نەبێ. ماکوان وتی عەبدوڵڵا بوا دەکەی ئەوە جائیز نییە. عەبدوڵڵا بۆ برام خۆ گەورە کەس نییە، هەتیمی وا با ئاگامان لێ بێ. برام نەوەکو بەدزیەوە تەلەفۆن بکە یان نەوەکو چەقۆیەک بشارێتەوە. ئێمە ناو ماڵەکەی شارەزان نین. ڕێبوار هەرسی چەقۆ بوو لە ماڵەکەدا خستێ تەنەگەی خۆڵەکە و لای چێشخانەکەەوە وەستا. سەرحەد پاڵی خست و چووە سەر پشتی دانیش. سەرداریش پاسەوانی دەرگاکەی دەکرد. منیش دەستم کرد بە قسەکردن لەگەڵی. ناوی بابەک بوو. وتم بابەک من وەک تۆ نامرد نیم و یەک زلت لێداوم، بەڵام من لێت نادەمەوە، بە مەرجێک ڕاستم پێ بڵێ. ئەوانەی منیانگر کێ بوون و چیان دەویستە من؟ ئینجا بزانم فەرهادی هاوڕێت لەکوێ و کەی دێتەوە. ئاقڵ بە با عەزێتت نەدەم، ئەمڕۆ هیچ کەس ناتوانێت لە ژێر دەستی ئێمە ڕزگارت بکە.
بابەک دەستی کرد بە گریان و عەبدوڵڵاش لی نزیک بۆیەوە و هەتا هێزی تیابوو یەک دانەی پێکێشا و وتی گوێم لە دەنگت نەبێ. بابەکیش چرکەی نەما. سەردار ماکوان گەنجێک بۆ ئەم ماڵە دێ، وەرە بزانە کەسی مەبەستە یاخودنا. ماکوان سەیرم کرد و بە سەردارم وت خۆیەتی و لە هەمان کاتیشدا دوورم خستەوە لە دەرگاکەوە و خۆم دەرگاکەم بە هێواشی کردەوە بۆ ئەوەی ڕاستەوخۆ خۆی بێتە ژوورەوە. ئەوەی دام نابوو سوپاس بۆ خودا ڕوویدا. دەرگاکەی کردەوە بە دەنگی بەرزوتی بابەک چۆن دەرگا بە کراوەی بەجێ دەهێڵێ. قسەکەی تەواو نەکرد. منیش ملیم گرت و دام بە زەویەکەدا و سەرداریش چووە سەری. نازانم عەبدوڵڵا لەکوێ قەیتانی پێڵاوی ئامادە کرده بوو. خستێ ملی و بە قەیتانەکە هەڵی ساندەوە. منیش هەر دەموت خەفەش و بۆ ئەوی دەنگی لێوە نێ. عەبدوڵڵا خێرا ئەوی ڕوود کردەوە و بابەکی هەڵسان لە ژێر سەرحەد و فەرهادی پاڵخست و وتی بابەک بسۆ سەرسکی دانیشە. هەردووکیانی پێکەوە قوفڵ کردبوو. زووش قاسێکی دەکێشا بە سەری فەرهاددا. لە ڕاستیدا پێم ناخۆش بوو وای لێ دەکرد و پێم وت کاکە وای لێ مەکە ئەوە دەسەڵاتی نییە تەواو بەسە. سەردار چەقۆیەکی دەرهێناوتی ماکوان پێیان بڵێ ماڵەکەتان پڕە لە هیروین و حەشیش بگەڕین گشتی دەدۆزینەوە، بەڵام ئێمە پارەمان ناوێ، بەس پێمان بڵێ بۆچی ماکوانتان گرتووە. فەرهاد ئاغا ماکوان من قسە دەکەم بەو مەرجی بابەک هەڵسێ لەسەر سکم. ماکوان باشە. فەرهاد ئەوەی ڕووی داوە هیچ پەیوەندی بە ئێمەوە نییە. هێرۆ باسی توی بۆ ئەندریاس کردووە. ماکوان ئەندریاس کێیە؟ فەرهاد سەرۆکی ئەو باندەیە کە ئێمە کاری تیادا دەکەین. ئێستا هێرۆ لەگەڵ ئەودایە. ماکوان واتە بەیەکیشەوە دەخەون؟ فەرهاد بەڵێ وەک ژنی وایە هەمیشە بەیەکەون و هێرۆی فێری دەرمان کردووە. سپاندم بەگوێی عەبدوڵڵا و سەرداردا وتم بڕۆن ماڵەکە بگەڕێن بزانە هیچ دەرمانێک دەدۆزنەوە یاخودنا. ڕۆیشتن دوای گەڕانێکی زۆر لە پشتی بۆیلەرەکاندا جانتایەکیان دەرهێنا کە پڕی بوو لە دەرمان. بابەک ئاغا ئەگەر ئەوە ببن جەماعەتی ئەندریاز ئێمە دەکوژن. ماکوان باشە نایبین بەڵام بەو مەرزەی یارمەتیم بدەن چونکە دەمەوێت تۆڵەی خۆم لە ئەندریاس و کۆمەڵەکەی بکەمەوە و ئەگەر هاوکارم بن نەکارم هەیە بە سەرتانە و نە ئەم جانتایەش دەبم. ئێوەش من باش دەناسن و دەزانن لەم جۆرە کارانە دوورم. بابەک وایە ڕاستەکەی. ماکوان مادام وایە ئەدرەسی ئەندریاس و ئەوانم بدەرێ و ئەو کەسە کێبوو کە سپڕاکی پرژان بە دەم و چاومدا و بێهۆشی کردم چونکە ئەو ڕۆژە ئێوەشم بینی لەگەڵیاندا. فەرهاد ئەوە کوڕێکی سویدیە ناوی تونەیە و زۆر هیچ و پوچە. ماکوان بەڕاستی هیچ و پوچە ئەی بۆ لەگەڵی داهاتن. عەبدوڵڵا دەستی داهێنا لێی بدا بەڵام دەستیم گرت و وتم ئەمانە ئەسیری بەردەسمانن لیان بدەین یان نا هیچ ئازایەتیەکی تێدا نییە. ئەدرەسمان وەرگرت و شوێنی دانیشتنیان و شەوانی دیسکۆ و باڕەکانیانمان زانی. ماکوان بە توندی بیان بەستنەوە بەڵام با سەرەتا جلەکانیان بکەنەوە بەریان. دەستمان کرد بە بەستنەوەیان و تێپ و هەموو شتێکمان پێبوو. خۆشم دەمیانم بە تێپ بەست بەڵام بە تەواوی دڵنیا بووم لەوەی بە ئاسانی لە لوتەوە هەناسە دەدەن. دواتر جانتاکەم لە پشت بۆیلەرەکەدا هێنایە دەرەوە. عەبدوڵڵا من هەموویت بۆ ساغ دەکەمەوە خەمت نەبێت. ماکوان منیش وەڵامیم نەدایەوە و هەموو دەرمانەکان و هەندێک پارەی تێدا بوو لە سەر کورسی و شتەکان بڵاومان کردەوە. سەردار کاکە بیان سوتێنین یاخودنا. ماکوان کورە ئەوە باسی چی دەکەن؟ من ئەیان پارێزم بۆ ئەوی ڕزگارێن بێ لەو دەردەی کە هەیەە. تەلەفۆنەکەی خۆم دەرهێنا وتم هەمووتان بسنە دەرەوە ئۆتۆمبیلەکە بهێننا بەر دەرگا. هەموو سواری ئۆتۆمبیلەکە بوون و تەنها من لە ژوورەوە مابوومەوە. تەلەفۆنم کرد بۆ پۆلیس و ناوی خۆمم وت و بە سروشتی حاڵ لای پۆلیس کە بە تەلەفۆنی خۆت بیکەی ڕاستەوخۆ ناوەکەت و ئەدرەس و تەنانەت ئەو جێگای لێی وەستاوی دەزانن. منش هەموویم بەڕاستی وت و چوومە بەردەرگایان بەڵام یەک گۆڕانکاری بچووکم تێدا کرد ئەوی ژوتم لەو جادەیەوە ڕۆشتوم و لە بەردەرگای ماڵێکدام کە تووشی شەڕ بوونە فریایان بکەون. بەدەم تەلەفۆنەکەوە بەرەو ئۆتۆمبیلەکە ڕۆشتم و بەوانم وت ئێوە بڕۆن من نایم نیوەی کارەکەمان تەواو نەبووە بۆیە ئێوە لەم ناوە نەمێنن چونکە پۆلیس بەڕێوەیە. بەڵام وتیان ئەی تۆ؟ وتم خەمی منتان نەبێت دواتر تێتان دەگەێنم. ئەوانش خێرا ڕۆشتن. لەو ناوەدا خۆم مەڵازدا بوو کە پۆلیسەکان هاتن دەستم لێ ڕاگرتن و خۆم ئاشکرا کرد. ماکوان من بووم تەلەفۆنەکەم کرد لێرەوە دەڕۆشتم بۆ ماڵی ناسیاوێکم دەنگا دەنگ لەم ماڵەدا بوو کە منیان بینی منیش تەلەفۆنم کرد بەرەو ڕووم هاتن بۆیە منیش ڕام کرد و خۆم شاردەوە. ئەوانش سواری ئۆتۆمبیلێک بوون و هەڵهاتن. ئەوەش ماڵەکەیە. پۆلیس چه زۆرە ئۆتۆمبیلێکیان پێبوو.
من شتێکی خەیاڵیم وت کە بوونی نەبوو کە چوونە ماڵەوە 20 خولەکیان پێچوو من هەر لەگەڵیاندا وەستا بووم کوڕەکانیان هێنایە دەرەوە هەردووکیان حەپەسابوون کە منیان بینی لەگەڵ پۆلیسەکان قسە دەکەم بۆیە ئەو کارەشم کرد سایکۆلۆژیەتی ئەو خەڵکە تاوانبارە دەزانم کە ئیتر بیری تۆڵەسەندنەوە ناکەن بەڵکو ئاقڵ دەبن کە دەستنە زیندان ئینجا جەماعەتی نەرویزیش ناسنەوە بەلایەندا بۆ ئەوەی خۆیان تێنەگەێنن بەم شێوەیە ژیانی ئەو گەنجانش نافەوتێت و ڕزگاریان دەبێت لەو باندا گریمانەی ئەوەشم دانابوو کە بڵێن ماکوان هاتۆتە سەرمان وتم ئەگەر واشیان وت دەڵێم درۆ دەکەن ئەوە بە هۆکاری ئەوەی من تەلەفۆنم بۆ ئێوە کردووە دایانەوێ من تێوەگلێنن منش خۆم بۆ خۆم کونیەکەم پاکە و لە 180 دڵنیا بووم لەوەی کە خۆیان لە من ناگەێنن چونکە تاوانێکی گەورەتریان کردبوو منیان ڕەفاندەبوو لەبەر ئەوەی زۆر دڵنیا بووم کە هیچ ناکەن ئەوەی من کردم سەر لێ تێکدان بوو لەوان ئەوانیان بر بۆ بنکەی پۆلیس و منش تەلەفۆنم بۆ جەماعەت کردو وتم وەرن هەڵم بگرن با بڕۆین چوینەوە بۆ ماڵەوە لە ڕێگادا بۆ ئەوانم باس کرد کە چیم کردووە لە ماڵەوە پشوویەکماندا و پلانم دانا بۆ چوونە سەر ئەندریاس و جەماعەتەکەی هەر ئەم شەو بۆ ئەوەی سوود لە کادوەربگرین و ئەوانش بڵاوە نەکەن سەیران خان تەلەفۆنی کرد و وتی ماکوان فریاکەوە هێرۆ بە من و مستەفا ڕاناگیرێ و خەریکە دەمرێت و هاوار دەکە ئێمە چی بکەین ماکوان هەوڵ بدەن هێوری بکەنەوە تا دەگەمە لاتان ویست تەلەفۆنێکی لە بەردەست نەبێت و ڕانەکە هەموو هەڵساین و چوونە لای کاک مستەفا و سەیران خان تەندروستی هێرۆمان بینی زۆر خرابوو کە منی بینی کەوت بەسەر قاسمدا و وتی تکات لێ دەکەم لێرە ئازادم بکە ئاگام لە سەیران خان بوو دەستی کرد بە گریان و کاک مستەفاش دڵی پڕ بوو عەبدوڵڵا کاکە ئەوە وەزعی زۆر شڕە بۆ دەرمان ماکوان کاک مستەفا ئێستا بۆ من ئاساییە ئازادی دەکەم بەڵام بڕوە لەگەڵ نەرویزیەکی بێڕەوشی خاوەن گروپەکە ڕابێرێت و دەرمانەکەی بداتێ و بیکاتە کۆیلەی خۆی ئایا ئەمە چارەسەرە یاخود ئەوەی من یان بە قسەی من دەکەن پەیوەندی بکەین بە نەخۆشخانەوە و بە ئۆتۆمبیلی فریاگوزاری بڵێن بێت و بیباتە نەخۆشخانە تاوەکو چارەسەری بکەن و لەو حاڵەتی کە ئێستای تێدایە دەربچێت هێرۆ ئەگەر ئازادم نەکەن بە پۆلیس دەڵێم ئەمانە دەستدرێژیان کردوتە سرم مستەفا خۆی تووڕە کرد لە هێرۆ هاتە لای من و وتی ئەگەر بە پۆلیسی وت چی دەکەی ماکوان ناتوانێت هیچ بە پۆلیس بڵێت خەمت نەبێ گریمان پێشی وتن ئەوە پورێتی لەگەڵیدا و هاتوون بۆ میوانی و ئۆتۆمبیلەکەی لێخوڕیەوە و ئۆتۆمبیلەکەشی لەبەر دەرگایە پاشان بە حاڵت ناتوانێت لێرە بێ چۆن خۆی دەخاتە زیندان دڵنیاش بە ئەو کارە ناکە چونکە بڕوای پێ ناکەن ئەم دەرمان بەکار دەهێنێ ئەگەر بڕواش بکەن لە ڕووی یاساییەوە هیچمان لەسەر ناکەوێت ئێمە نە لێمان داوە تا جێگەی لێدانی پێوە دیار بێ نە دەست درێژیشمان کردوتە سەری ئەگەر بە قسەی من دەکەن با بە نەخۆشخانە بڵین و ئەوان کێشەکە بگرنە دەست ئێوەش بڵێن ئەو بارودۆخی بەسەردا هاتووە بۆیە نەمان هێشۆ بڕواتە دەرەوە و هیچش نازانین چییە کاک مستەفا و سەیران خان ڕازی بوون و هاوڕەکانی منیش چوونەوە بۆ ماڵی ئێمە لەوێدا بڵاوم پێکردن بە هۆکاری ئەوەی ماڵی هاوڕەکی خۆم لە بەردەستی من بوو نەدەکرا سۆڵی بکەم خۆم پەیوەندیم کرد بە فریاگوزارێ و هەمووی چەند خولەکێکی پێچ و خێرا هاتن و دوو کەس هاتنە لای هێرۆ کە بینیان منیان بان کردووە وتیان ئەم کەسە پێویستی بە دەرمانە و بەکاری دەهێنێ منیش خۆمم وا پیشاندا کە هیچ نازانم ماکوان ئەوە پورێتی وەک دایکی وایە لەگەڵ هاوسەرەکەیدا ئەو هێناونی بۆ ئێرە و لە پڕوەکشێتی لێ هاتووە ئەوەش ئۆتۆمبیلەکەیەتی و نەمهێشوە لێی بخوڕێ لەسەر قسەی پوری وتومە نەوەک شتێکی لێبێ هەرچەندە قسەیەکی سەیری کردووە و وتوێتی ڕێگەم نەدەن بڕۆم ئەڵێم دەست درێژیان کردوتە سرم و هەندێک قسەی تریشی کرد بەس زۆر گوێمان پێ نەدا یەکێک لەو کەسانی لەگەڵ ئۆتۆمبیلی فریاگوزاریەکەدا هاتبوو وتی ئەو قسانە زۆر ئاساییە و جێگای بڕوای هیچ کەسێک نییە ئەگەر ڕازین ئێمە دەیبین و چارەسەری دەکەین بەڵام دەبێت پەیمان نامەیەک بنووسن کە ڕازین بەو کاری لە نەخۆشخانە چارەسەری بۆ بکرێ سەیران خان ڕازین و منیش دێم لەگەڵتاندا ئەوانش خۆشحاڵی خۆیان دەربڕی و هێرۆیان بەستەوە بە نەرویجی هاواری دەکرد و دەیوت ماکوان تیرۆریستە دەیەوێت دەست درێژی بکاتە سرم ئەوانی دەور و پشتی دایانوت ئارام بە لەگەڵ کاک مستەفا کەوتینە شوێنیان تا دایان مەزراند و سەیران خانمان بە دیارەوە بەجێهێشت ماکوان سەیران خان هەوڵ بدە دایکی ئاگادار بکەرەوە بەڕاستی پێی بڵێ ئەوە وەزعەکەیە سەیران خان ئاگاداریشی بکەمەوە نایە من دەیناسم ئەو دڵی چۆنە بەڵام هەر ئاگاداریشی دەکەمەوە چوو بۆ لای کاک مستەفا و پێیوت هەموو ئەمانە بۆ ئازیز بگێڕەوە بەڵکو بترسێت و تووشی هیچ هەڵەیەک نەبێ با هێرۆ ببێتە عیبرەتێک بۆی ماکوان
لە دوای چەند کاژمێرێک لای سەیران خانمان بەجێهێشت، بەڵام هێرۆ زەلیل و داما و گوناح بوو، لیک بەدەمیدا دەهاتە خوارەوە. ئەو کسە جوانە هەموو کەس بێزی لێ دەکردەوە. دواتر مستەفام گەیاندە ماڵەوە و تەلەفۆنم کرد بۆ هاوڕەکانم و وتم چی دەکەن؟ وتیان کاکە عابە خواردنی دروست کردووە، فریاکەوە بەشت نەماوە. نزیکی ماڵەوە بوومەوە تەلەفۆنێکم بۆ هات، بەڵام ژمارەکە دەرنەچوو. بە هۆکاری ئەوەی شۆفێریم دەکرد هەڵم نەگرت تا گەیشتمە لای هاوڕێکانم و نانمان خوارد. دواتر خۆمان ئامادەکرد بۆ پلانێکی تر. بە جۆرێک لە شەوی شەمە و یەکشەمەدا لە دیسکۆدا دەستیان لێ بوەشێنین. لە کاتی قسەکردندا بووم هەمان تەلەفۆنم بۆ هاتەوە. کاتێک هەڵم گر ئەندریاس بوو. ئەندریاس: ماکوان یاریەکەت جوانە، دەتەوێت هەروە یاری بکەی؟ ماکوان: هیوام وایە یاریەکەت بەدڵ بێ. ئەندریاس: ماکوان بەنیازی چیت؟ ماکوان: خواردنی کە لەسەری تۆ بە شەرابی خوێنتەوە. ئەندریاس: زا ئەو قسەیە بۆ تۆ قەڵەو نییە؟ ماکوان: تاقی دەکەینەوە، ئیشمان چییە؟ جێگا و شوێنی یەکتر دەزانین و یارەکەمان خۆشتر دەکەین. ئەندریاس: آخر من یاری فیشەک دەکەم. ماکوان: یاری من سوتاندن بوو، بەڵام ئاساییە مادام تۆ حەز بەو یاریە دەکەی، ئەوە ئێمەش گۆڕیمان بۆ یاریەکەی تۆ. هەموو دیسکۆکانی شوێنی دانیشتن و هاوڕەکانت لەمەولا لە ژێر ڕەحمی دەمانچەی کوردەکان و تورکەکان و عەرەبدا دەبێ، جا بزانین کاممان ناوچەوانی ئەوی تر دەهێنینە خوارەوە. ئەندریاس: باشە ئەتوانین یەکتر ببینین؟ ماکوان: بۆنا کام گۆڕستان دوورە لە شار وەرە ئەوێ، یان وەرە تەنیش دەریای شاری ڤالەر بۆ ئەوی بەلاشەکانتانەوە ماندوو نەبین و بتان خێنە ناو دەریاکەوە. ئەم ئێوارەیە خۆشحاڵم و دەمەوێ هەموو ماسیەکانی دەریای ڤالەر دەعوت بکەم. وا هەستی کرد ئەترسم و هەر خۆمم، بۆیە ئەو هەڕەشانەی دەکرد. ئەو جۆرە ئوسلوبی قسەکردنە ئەوروپیە و زیاتر بە ڕەمز قسە دەکەن، بۆیە ئوسلوبی خۆیانم بەکارهێنا. ئەندریاس: جارێ زووە بۆ ئەوە، وەرە بۆ لای ئەو جێگایی وەک بەتانیمان لێ کردی، لە بەردەستماندا کەوتبوویت و بە شەقتێمان هەڵ ئەدەی. بۆ ترساندن وای پێوتم، وای دەزانی من ناچم. ماکوان: من نزیکم لەو جێگایە و ئەتوانم دەخولەکی تر لەوێ بم. ئەندریاس: جا تۆ دەی یاخودنا؟ ماکوان: وە گوتم لە ئێستاوە تاقی بکەوە، بزانە خاوەن قسەی خۆمم یاخودنا. ئەویش تەلەفۆنەکەی داخستەوە. پێش ئەوەی هیچ بڵێم لەگەڵ هاوڕێکانم تەلەفۆنم بۆ ئایدن و سلێمان کرد. ئەوان وەک کارکردن بە کاژمێر لەگەڵمدا بوون، واتە هەر کاژمێرێک بۆ شەڕکردن بە 700 کڕۆن ڕێککەوتبووین بە ئۆتۆمبیلی خۆیانەوە. پێم وتن تا چەندی تر دەگەنە لام. ئایدن: لە تەکیەکەوەین و 4 خولەکی تریش لای تۆین. ماکوان: 2 کەسی تر زیاتر بێنە لەگەڵ خۆت باشە؟ ئایدن: حەز دەکەی هەموو تەکیەکە دەهێنم. ماکوان: 4 کەس بەسە، بەڵام با لاواز و زەعیف نەبن و هەمویان خاوەن هێز و ماسوولکە بن. ئایدن: خەمن نەبێ وا هاتین بۆلات. لێرەش چیرۆکەکەمان ڕادەگرین، هەوڵ دەدەین لە ڤیدیۆکانی داهاتوودا تەواوکەری ڕووداوەکان باس بکەین. بەم جۆرەش گەیشتنە کۆتایی ڤیدیۆکەی ئەم جارەمان. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێت هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن، ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن. و لە بیرشتان نەچێت هەڕەخنەوە پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدیۆیەکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە، دەتوانن هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆ بنووسن. و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن. And